ئەمیتا ئەوەرە دڵە خۆش بێت قاچێک شکا بێت و خزمەتکاریان بۆ بتوم ئەم هەتیوە هەر خەریکی گۆرانی هەندیە باوکم بە قورعان نایەت بە حیسیەتم نایەت خۆم نەچم نایەت لە خزمەتکاریی تەڕەماش نایبە بیکوژێنەوە ئەمرن نەمێنێ یەک دانە سەعاتە هاوا دەکەم ئەمیتە تۆ لێرە بایی تەمرین مەگەوەلە کاکتاڵ ئی باش تۆ زۆر عەقڵ نابیت تۆ خزمەتکاری منی بێ خزمەتی بکەی من خزمەتی تۆکەم و تا هاتووم بە دواتە ئیشم پێێتە ئەمانە هەمووی لەبەر تۆیە کاکتاڵە هەمووی ئەمام دانام یەکەم لەبەر تۆ منە دەکەم لەگە دکتۆرە کاکتەم کە دکتۆرابی ناوە لە هیندستان وتمە دکتۆر گیانە ئەوە کاکتێکمانێ کاکتاڵە هێکمانێ کاتی تاوە نیە وتی ئەوێ لەگەڵ ئەو تەمرینانی کەی کە ئەم گۆرانێکی بۆ نادەمە گۆرانە بێدەقەکان هەمووی بکەین لەبەر ئەو گۆرانیە منی فێر دانتەکە بووم بۆی دەنابڕ پێکەم باوکم بە حیسیەتم یەک کەلیمە تێ نەگەیتم تۆ ڕعود لێ دەوری دکتۆر دادوو هەیە لە هیندستان وتم کاکتاڵە هێلای ئێمە قاتی تەواو نییە وتی ئەم گۆرانیانە بۆ دوو گۆرانی بۆ لادم وتی ئەمانە ڕەقسی لەسەرکە تۆ کێشەی تۆ بەدەقت تا دەبێت شێ قاچی شکاوە کاکتاڵە کە ئەڵەی تاڵە ئەڵەی ئەو بۆ پاڵ ئاوا بکێشم بە ناوی دەمتا ئەیتی پۆرە بابە ساڵح من کاتێ باوکم ناوی ناوم ساڵە بەخوا کە لەدایک بووم یەک هەفتە چەقەنەوین بوو لەو گەڕەکەیە ئێستا تۆ بڵێ تاڵە ئۆخ ناوە مردوم رێ تاڵە ئەم هەندێک کوڕمان وەڵاهی مێشکی منێ بردو بە قورعان هیلا بووم باوکم وەڵاهی ژیانم نەما بەدەستەوە دەکوڕم دوو کەلیمە گۆرانی کوردیش فێر بە دوو جملەی حەسەن زیرەکی پیاکە دوو دێڕەی حەمەیمام لێ فێر بە دانێکە دانم کامە ئەوێ لێ وە قومری عادەی وە قومری تەلبارم دینە بەس بە قوربانە بم مەیڵێ بە قوربانە بم مەیڵێ ئەمرن نەمێنێ بۆ خاچی خوا ئەترسم ئێستا دایک و باوکە دڵی خۆش بێ بڵێ ئەو لامان هەیە کاکتاڵ هەدای تۆ دۆتێری یعنی من ئێستا کولتوری هند ئەمە کولتوری ئێمەیە من کولتوری خۆمدان بگۆڕم هەموو تێک لەبەر تۆ وەرە بابە ژیانم نەماوە بەدەستەوە بە قورعان شێتر کردوم هارە کردوم وەرە ئیشم پێێتە خوام لەو خوای ئەوانی پێدەڵێم جێبەجێ نەکەی بزانە ئەو نێرمە بۆ نیو دەلهیانە برام تیە وەرە دوام